بە ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم. هەر ڕۆژەی لە پەنا شتێک خۆم دەشارمەوە، لە پەنا درەختێک کە تەنیا بۆی هەیە ببێتە گۆچان، لە پەنا زانینێک لە چاو قایمی خۆمەوە هێ ناڵێم سەرا، لە پەنا پەنجەرەیەک لە ڕاستیدا کونێکە و بۆم پینە نەکراوە، لە پەنا ژنێک هێندەی هەڵۆشانەوەی کوبەیەک لە دەستیدا گرنگی بە شکانی دڵم نادا، لە پەنا مێژوویەک کە ڕاستیەکانی بە خزمایەتێکی دووریش ناگەنەوە لە درۆکانی ناو کتێبان. زۆر لە دار دەچیت، چەند کۆنتر بیت باشتر ئاگر دەکەیتەوە، کەی شەراب زانی چ غەدرێکی لە ترێ کردووە ئینجا دەمناسیت. ئێستا لەوە بە تەمەنترم دۆستم هەبێ، ئێستا لەوە بە تەمەنتری دۆستت هەبێ، وەک ژن و پیاوێکی پیر بێک دەگەین بە دیار شۆربای مەراقەوە لە غەدری دنیا دەڕوانین و هەرایەکی خۆش دەنێینەوە. تۆ پیرێژنێکی نورانی و بۆ نیشلەی قەیسی بەرە بەیانی جەژنانت گرتووە، منیش پیرەمێردێکی عینات، تۆ خوات دەبێ و منیش تۆ. ئازیزانم، خۆشەویستانم، بینەرانی دیمەن تیڤی، بە خۆشحاڵیەوە جارێک تریش دەگەڕێنەوە لای جەنابتان، لای بەڕێستان ئازیزانم لە بەرنامەیەکی تازەی مۆمی بەرهەتاو. ڕاستی ئەم بەرنامەیە بە شەخسی بۆ من جێی بایەخە، جێی خۆشحاڵیە کە تیایدا ئەمڕۆ لە هەولێرین لە کتێبخانەی ئاشتی کە هەمیشە کتێبخانەی ئاشتی ماڵی بەهرەمەندان و ماڵی هونەرمەندان و ماڵی ئەو کەسانە بووە کە گرنگی بە وشیاری دەن. سوپاسیان دەکەین. ڕێز و سڵاوی ئێمە لە هەولێرەوە بفەرمونون. چەند بەرنامەیەکی داهاتوو لە شاری خۆشەویستی هەولێر دەبین. هەولێر دنیایەک بەهرەی جوان، بەهرەی شاراوە، بەهرەی پراوێزخراو بەهرەی تێدایە. ئێمە هەوڵ دەدەین لە چەند بەرنامەیەک ئەم بەهرە جوانانە، ئەم توانە لێ هاتوانەیە دەربخەین. ئەمڕۆ هاوڕێیەکی ئازیزم، خۆشەویستم، برای گەورەم کە ئێمە خەڵکی یەک گەڕەچین و بەیەکەوە دەستمان بەخوێنەوە و بە نووسین کردووە، میوانی ئێمەیە. زۆر خۆشحاڵین بە هاتنی مامۆستا سەعەدوڵڵا نووری. زۆر سوپاس. قوربانی دەرفەتە. زۆر سوپاس دەکەم کاکتەڵەجە. کاکە سەعەدوڵڵا، هەم براین، هەم هاوڕێین، هەم دراوسێ بووین. زۆر قەدیمیشی. قەدیمین. باوە بینەرانمە نەزانی زۆر قەدیمین. زۆر قەدیمین براوەوە کاری ناکرێت. باش. هەمیشە کوران، گەڕەکی کوران لەگەڵ تێراوە شوێنی شاعیران و ئەدیبان و نووسەران بەهرەمەندان. دەکرێت بزانین ئەو گەڕەکە هەژار نشینانە چۆن ئەوە بەهرە تێدا چرۆ دەکا؟ واقعی
هەر گەڕەشێک یان هەر ناوچەیەک یان هەر تەنانەت کۆڵانیشیش دەگەڕێتەوە سەرەوەی کە ئەم زروف و ژیان و مەرگەسات و ناخۆشی و خۆشی و ئەوانەی کە لەو دەڤەرانەدا هەن بە تایبەتی گەڕەکە هەژار نشینەکان کە کوران یەشێکە لە گەڕەکە هەژار نشینەکانی هەولێر ئەوەندەی شاعیر و نووسەر و بەهرەمەندی خەباجێڕ و شەهید ئەمە کاری لێ ناکرێ قسە لەسەر نییە کۆمەڵی خەباجێر کۆمەڵێک ئینسانی بەتوانە کۆمەڵی کەسایەتی دیار ڕاست کە وای کردووە گەڕەشی کوران نمونەی یەشێ لەو گەڕەکانە بێ کە سەربەرزە هەمیشە بەو کۆمەڵە بەهرەمەندەیان کۆمەڵە نووسەر و ئەدیب و شاعرەی کە پێی گەیاندیە بەڵام بەڕاستی زۆرۆفی هەلوو مەرجی ئەو سەردەمەی کە تێیدا ژیاوین تێیدا دەژین و ئێستاشی لەگەڵدا بێ وا لە ئینسانەکان دەکات کە تۆ بیر بکەیەوە هەندێک ناخۆشی هەندێک کەم و کورتی هەندێک مەحرومیەت کە لەبەر چاوی تاشی ئەم گەڕەکانەدایە بۆ نمونە وا لێ دەکات تۆ بیر بکەیەوە بۆچی مەحرومی لەو شتانێکە لەوانەیە لە گەڕەکەیشی ڕاقیتر بەرجەستە بێیان هەبێ بۆیان هەموو ئەوانە وا لێ دەکات تۆ بیر بکەیەوە کاتێش کە بیر دەکەیەوە حتمما توانایەک بەهرەیەک لە ناو گیانی تۆدا هەیە دەچێتە سەر کاغەز و لە ڕێگای قەڵەمەوە تۆ دەینووسیەوە زامە شعرە ئەمە تێکستێکی ڕۆمانە چیرۆکە ئەمە لە خۆنواندنێک وەکو تەمسیلکردن کارکتەرێک ئەکتەرێکی تۆ دەنگێک وەکو گۆرانی بێجێک تۆ وەکو لە ڕێگای دەنگتەوە دەری دەبڕی سیاسیەک لە ڕێگای ئەوەی کە هەز بە چەسانەوەی چینایەتی دەکات نەتەوەی دەکات ئاینی دەکات هەموو ئەو شتانەوە لێ دەکە کە تۆ حتمما جیابی لەگەڵ گەڕەشێکە گوزەرانی تاڕادەیەک سەروترە ئەو مەحرومیان ئەو ناگوزوریانێ ئەو مەحرومیانێک کە تۆ هەتا ئەو نەیبێ وای لێ دێ کە تۆ ببێ بەهرەمەند جا و بەهرەمەندیات لە ڕێگای نووسینەوەیە لە ڕێگای هونەرەوەیە لە ڕێگای نیگارکێشیوەیە لە ڕێگای هەموو ئەو بابەتانە ئەدەبی و مامۆستا تۆ لەگەڵ ئێمەیە گەورە بووی هەرچەندە هەم بە تەمەن و هەم بە معریفە لە ئێمە گەورەتر بووی هەمیشە ئەو نەوەیە چیا گەیشتنە چۆ لە هەوڵی ئەدەبیان ئەوەی کە دیارین ئەوانەی کە دیار من چکاگە ناو بێنم دەبێت ناوی ناو حەز دەکەین حەق خۆیانە ناوێ مەسەلەن مامۆستا عەبدوڕەحمان معروفمان هەیە مامۆستا جەوەر شێخانیە مامۆستا عەبدوڕەحمان بێلاف ماوەیەش لەگەڵمانە بوو لە کوران بەڵام دوایەوە کە مثلەن گواستیەوە بۆ شوێنشکە بەڵام بەڕۆح و بە جان هەمیشە لەگەڵمانە بووە مامۆستا شەیداهۆ بە ڕەحمەت بی ئیدریس شەیداهۆی ڕەحمەتی کۆمەڵێک سەرکەوت ڕەسوڵ کۆمەڵێک لەو ئەدیب و بەهرەمەندانێک کە هەستمان دەکرد شتێک لە ناخی ئێمەدا هەیە دەبێت دەری بڕین زەموعاناتی نەتەوەیی بوو معاناتی سینایەتی بوو هەستمان کرد شتێکی ژێمەی کۆ کردبووەوە کە شتێک بوو دەبێت بیگەێنین پامێک بوو پێمان وا بوو کە ئەگەر ئێمە نەکەین گوناحە خەڵک تێی نەگاتن تاڕادەیەک دەتوانم بڵێم یعنی ئەمە خەڵکو و خوێنەر و جەماوەر بڕیار دەدا ئایا ئێمە چیمان کردووە توانیمانە شت بکەین توانیمانە ببینە دەنجی خۆمان توانیمانە یەشێک بین لەم کۆمەلگایە کە کاریگەریەشی ئەرێنیمان هەبێت لەسەر تاکەکانی کۆمەلگایان لایەنی کەم لەسەر دەوروبەر و خانەوە دەکەمەوە دەی باشە مامۆستا ئێمە دێینەوە سەر شاعرانی هەولێریش فراوانتر یەکەین دواتر دێنە شعری کوردیش بەڵام حەزمان لێ ئێستا تێکستمان بۆ خوێنیەوە مەرقەد کاتێک کە دێم وەک مەراقێشی لە بیر نەچوو بۆ دیتنەوەت چاو بە مەرقەدا دادەژێڕم و عەبا پۆشەکانی ئەم ئێوارەیەی نێو زیارەتگا و سەر شەقامیش هیچیان وێنەی ڕوخساری تۆم نیشان نادن تێدەگەم ئەم سەفەرە پڕە لە غوباری نەهاتن پڕە لە بارانی بزربوون ئای چ قەدەرێکی ترسناکە دوورکەوتنەوە لە بەراعەتی جوانیەکان
بەربوونەوە تەمەن دەڕوا و پیری بەرۆکی پێگرتووین جوانی و گەنجی لە نێو پەنجەی دەستمانەوە بێ خوددا حافیزی بەردەبنەوە خوارێ و بۆ ساتێکیش لێمان ناپرسنەوە کە ڕۆژگارێک بەیەکەوە بەو شارەدا سووکە پیاسەیەکی باراناویمان بە شەقامی باتە و بازاڕی سیروان بە بەردەم دیمەنی دانیشتنی داراشێت و شوشە عارەقەکەی ناودەستی دەکرد ئیجە بە کۆڵێ ماندوو بوونەوە بە پرێسکەیەک خۆزگەی ترساو بە چەند پەڕەیەک قەسیدەی یاخی ڕاونراین و پشت لە نیشتیمان خۆمان کردە ئەمانەتی شەپۆ لە تووڕەکانی دەریای ئیجە تەنیا بۆ ئەوەی نەشێوێ دانیشتنە شەوانەی پیاوماقوڵانی شار و نەزڕێ خەویش لە چاوانی فرعونەکان ڕاونراین و ڕاونراین و ڕاونراین تەقەڵ ئێوارە خەمێک دەرگای فەرامۆشیم دەکوتێ و من لە سەمای بێتامی لە قەچنارەکانی سەرجادە بێزار و لە ئامێزی سۆزانیەکانی شار دڕدۆن تۆ بەدەستی چێن دەسپێری وڵات کاولگەیەشی ڕووخاوە تۆ بەدەستی چێن دەسپێری وڵات کاولگەیەشی ڕووخاوە تێیدا ژیان هێندە تاڵە لە چاویدا ژەهر شیلاوی هەنجوینە دوورینەوەی ئەو هەنگاوە پەلە پروزیانەی بۆ لای تۆم دێنن تەقەڵەکانی زۆر زۆر ساڕژ نابێ برینیە و بزربوونە لە دوپێکی تەنیاییمدا مەست بەلادا دێم و نائاگا ڕۆحی سیرهەنجنم لە باوەشێکی بەلاشدا یادەخەوێکی تۆ دەیباتەوە دەستەکانتان خۆشبی دەست خۆشمەوە ساڵڵە سواس هەولێریەکان زۆر جارن بە محافزکاری دەناسێنەوە کەس لە شعردا زۆر دوێگەرن لە فەرهەنگ لە بەکارهێنانی زمان لە فەرهەنگ تۆ پێ دوایە ئەو شعر بۆتە ئەو پەناگەی قەرەبووکردنەوەی ئەو شەرمەی کە تیاندا دەتوانین ئەوە بڵێن ئەمە ڕاستە هەولێریەکان محافزکارم با محافزکار بۆ مانایە لایەنە کۆمەڵایەتەکەی تاڕادەیەک بەڵام لە ڕووی فکریەوە نەخێر لە ڕووی ئەدەبیەوە نەخێر لە ڕووی داهێنانەوە نەخێر چکە ئەو بەهرەمەند و شاعیر و نووسەرانەی وەکو تازەش باسمان کرد دەگەڕێەوە سەر گەڕەشی کووران گەڕەشی تەیراوە گەڕەکە کۆنەکانی هەولێر ئەو هەموو توانە بەهرم جوانانە ئەگەر شتێکیان لە باردان نەبوو بێ چۆن ڕستان چۆن توانیان ببنە ڕەقەم چۆن توانیان ئیسپاد و جووری خۆیان بکەن لە حاڵێکدا کە لەوانەیە باروگوزەرانی ژیان دەرفەتی ئەوەشی نەدابن وەکو پێویست لە خۆڕۆشن بێرکردن لە خوێندنەوە لە بەدواداچوون بۆ ئەو شتانێک کە پێویستە بزانرێ هەموو ئەوانە وای لێکردن کە ئێمە دەبێ وەکو بڵێن دنیا بینیەشی تایبەتیمان هەبێ وەکو هەولێریەکان بەوەی کە ئێمە محافزکار بین نەخێر محافزکار نین بۆ مانە تەقلیدە باوەی کە هەیە بەڵام زۆر جار کە تۆ لە مەجلیسێکا دادنیشی کە بێدەنجی مانای ئەوە نییە تۆ هیچ نازانی کە بێدەنجی مانای ئەوە نییە تۆ پەراوێز خراوی کە بێدەنجی مانای ئەوە نییە تۆ قدرەتی نابێ قسە بکەی نابێ قسە بکەی ناوە نییە تۆ ئەگە دەرفەتێکی بچوشی بدنێ سەرنجی هەمووان دەتوانی بۆ لای خۆت ڕاوچێشی باشە مامۆستا ئەگەر هەر لە شعر بمێنینەوە بزنەوەی نوێگەری هەشتاکانی هەولێر کە لەسەر دەستی کۆمەڵک شاعری وەک باڵێن مامۆستا
جلا بەرزنجی، دڵشاد عەبدوڵڵا، هاشم سەراج، محەممەد باوەکر، ئەوانە ئەنورمەسیفی هاتەکایەوە. من لە تێکستەکانی تۆ دوور و نزیک ئاگام لێە، مەسەلەن هێڵێکت هێشتۆتەوە نەچێ ژێرباری ئەو تەوژمەی فۆرمی گران، یان هێشتان با بڵێن ڕسەنایەتەکەی نووسین لای جەنابەت ماوە، چۆن بوو نەچێ ژێر ئەو تەوژمەی کە هەمومان چوینە ژێری لە ئاخیردایانی؟ تۆ هینەکەت هێشتەوە، من تامەکەت هێشتەوە. شاعر نووسینە یەک تایبەتمەندیم هەیە لەوانەیە لە کەسانی ترە ئەو شتانە نەبێ. ڕاستە من شعر دەخوێنمەوە، شعری زۆربەی شاعرەکانیشن بە کلاسیکەوە بە ئەوانەی هەفتاکان و هەشتاکان و نەوەتەکانیشەوە، بەڵام مەجای ئەوم نەدایە خاوەنی خۆم نەبووم، خاوەنی دەخی خۆم نەبووم، خاوەنی وشەی خۆم نەبووم، خاوەنی دەربڕینی خۆم نەبووم. لەوانەیە سوودم لێ وەرگرت بێ وێنەیەک ئەو لای من دروست کردیە، ئەوە کە مەسەڵەن شاعری هەر شاعرێکم خوێن بێتەوە، بەڵام لێکدانەوەم بۆ ئەوش کردووە بۆچی مەسەڵەن ئەو بەو شێوەیە تعبیری لێ کردە بۆ شتێشتکە نەبێ، هەمان وشەیە، هەمان فەرهەنگە، هەمان ئەو ڕستە و تعبیرانێ، بەڵام بۆ من بە شێوازێشکە داینە ڕێژم کە بتوانم مانایەشی تر، جوانیەشی تر، وێنەیەشی تر، بەهرەیەشی تر لە پەناوی وشەکانەوە ببیندرێ، بۆی کە خوێندیەوە بزانانی ئەمە سعدوڵڵا نووریە، ئەمە مەسەڵەن تەڵعەت تاهیر نییە، ئەمە شاعری شتکە نییە، بۆی بناسرێەوە تۆ دەبێت خاوەنی ڕوئیای خۆت، خاوەنی زمانێکی تایبەتی نووسینیش بین، جا تۆ زمانی شعرە، زمانی پەخشانە، زمانی ڕۆمانە، ینی بەهر تۆ دەبێت کۆمەڵێک مفرەدات هەیە بەمانایەوە نییە تۆ تاپۆی کە لەسەر خۆت و لەوانەیە زۆر کەست کەش بەکاری هێناوی، بەڵام تۆ لە فۆرمێکی وا دادڕشتووە ئەم وشانە بۆ تعبیرکردن لە شتێک دەربڕیوە، لەوانەیە کەسانتر بیریان بۆەوە نەچوو بێ، ینی هەر خۆت زەنابێت کە مەسەڵەن ئەوەندەی شتە ڕۆژانەیەکان وشە ڕۆژانەیەکان کە خەڵک زۆر بە ئاسایی بەکاری دێنێ، تۆ توانیتە بەهرەی لێوەربگری و دەخی زیندوشی پێ دروستکەی. بۆیە شاعر دەبێت بۆ ئەوەی خاوەنی خۆی بێ، دەنگێکی تایبەتی خۆی بێ، دەبێت بگەڕێ بنووسی بخوێنیتەوە، کۆپی پێز نەبی بۆ مانایە کە باو بووانی تۆ لەژێر کاریگەری شاعرێک. ئەمە هەموو دەزانین شێرکۆبیەکەس تاسیراتی زۆر لەسەر زۆربەی شاعرانی کوردستان هەبوو، عەبدوڵڵا پەشێوەرەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا تۆ دەبێت ڕێسکەیەک ببینیەوە، توانایەک ببینیەوە، پەنجەمۆری خۆت، بەسمەی خۆت دەبێت دیار بێتن. مەسەڵەن کە شاعری تەڵعەتار لە هەر جێگەیە کە ببیستم ببینە بخوێنمەوە دەزانمەوە تەڵعەتارە، ئەمە کەسێ شتکردنی. باشە مامۆستاجان، با ئێمە هەندێک تێکستی تر بخوێنینەوە. بیرهاتنەوە تێنەگەیشتم ئەم بەیانیە چی بوو بیری هێنامەوە، دوابینین و دوا دانیشتن، دوا چاخواردنەوە و وێنەگرتن، دوا میوانی و خوداحافیزی، دوا 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 هەر لە دوای ئەو ڕۆژەوە گەڵای خەمی دیتنەوەی تۆم لێ نابێتەوە و چاتەکانی ماسنجەر و واتسئاپ و تێلیگرامیش نەبەرۆکم بەردەدەن و نەسوکناییم پێدەبەخشن، نە تۆ لەگەڵ کڕێوەدا دێتە خوارێ و ڕێم پێدەگری، نە من دەڕژێمە سەرابی بیابانی جوانیتەوە، چ تابلۆیەشی پڕ ڕەنگە ئەو سەرکێشی و سەرشێتیە. بێ ئافات بێ هاتی و لە چاوانت ئەو شعرە یاخید و سەرکێشانەم بینی، بە خشپەیی بۆ گرتنی سەنگەریەوە قرەیم دەهات نەخوار، بەو هاتنەت سی یاسای هەستی نووسینە کەوتەبەر جێژەلوکەی فەرامۆشی، دیتنت شەڕی لۆژیکم پێدەکا، یا دەبێ ببمە قوربانی یا تاماوم لە ڕادەستی قەدەری ناسینت دابم،
بێ ئافات بێ ئەو ڕەهێڵە پەیدا بوونەت. مرید لە نێو بەرداخە نیوەکەی دەستمدا بووی، لەپڕ ڕژایتە کۆڵانی بێهۆشی گەڕەک و ماچ بە دیواری ماڵاندا شەرمنانە دەهاتە خوار. خۆی لە لێوی حەزم دەسوو، من سەرمەستانە سەری ماندووم لەسەر سینەی نەرمت دانا. لە خەڵوەتی عشقی تۆدام بانگم مەکە، لە خەڵوەتی عشقی تۆدام بانگم مەکە. من زووتم کەسێک دێت و لەبەر پەنجەرەی ژنبوونتدا چەپچێ ماچی وەفاداریت بۆ دادنێ. خورجینەیەک برین هەڵدەواسێ بەدەستشی دەرگای زویربوونت. تا لە هەراسانبوونی چکە چچی دڵۆپەی خەم دوور کەویەوە، دێ سەربانی بیرەوەری بۆ سواخ دەدا. دڵی پڕە لەو پەیوانەی لە سەفەری تەنیاییدا دەبنە هاودەم. دەستی هاوڕێیەتیت دەگرێ لە هەورا زەڕی شەوانی کڕێوەدا. کەسێکە هەر لە مورید و دەروێش دەچێ، دێ بە زیکرەوە ڕادەژەنێ دەرگەی تەشێی عشقەکەی خۆی. تەسبیح ڕەشچوونەوەی تەسبیحەکەی دەستم سێبوریە، چونکە دنکەکانی ڕەنجی گلێنەی چاوی تۆی هەڵگرتووە. دەستەکانتان خۆشی ماوە ساڵ لە دەست خۆش بێ. سپاس دەکەم. ئوستاز تۆ لە ناو کتێبخانە کار کردووە؟ بەڵێ، ئیشی کتێبخانەت کردووە. زروفی خوێندنەوە و کتێبی ئێستا دەزانی بە تایبەتی کتێبی شێعر. زۆر گلەی دەکەی لە نەبوونی خوێنەر و لە بەلابردنی خوێنەر و بە نەبوونی نووسەر و دەبێت ڕێی تۆ بزانم لەسەر ئێستای کتێب، ئێستای خوێنەر، ئێستای نووسەر. یعنی بۆ حکومەیە تۆ ئێستا بەڕاستە و خۆی بەر ئەو مۆزوع دەکەوی؟ من ڕاستە لە کتێبخانەم، بەڵام کتێبخانەکە برم مثلەن بەرپرسی کتێبخانەی کۆلیژێندا زاریم بە حکمی و هەموو کتێبەکان لەوێ تەخەسوسن تایبەتە بە هەندەسەی، بەڵام بە شێوەیەکی عام ئێمە گەر بەراوردێکی ئێستا بە سەردەمی پێش ڕاپەڕین و تەنانەت دوای ڕاپەڕینیش بکەین، جیاوازیەکی زۆر هەیە لە ڕووی خوێندنەوە و هۆگربوون بە خوێندنەوە یان گەڕان بە دوای کتێبدا. ئەمە دەبێ بزانین هۆکاری نەمانی ئەم هۆگریە چییە؟ ئایا نەبوونی کتێبە، نەبوونی کتێبی باشە، نەبوونی دەقی جوانە؟ نەخێر، هەیە، ئەم شتانە هەموو هەیە. بەڵام دەبێ بگەڕێنەوە سەر ئەو هۆکارە سەرەشی ئەو تەکنەلۆژیای نوێی کە بووەتە هۆی وەکو بڵێن مۆرانەیەکە. مۆرانە چۆن لە دار دەدا نایهێڵێ، ینی تۆ چەندە پتەویش بێ کە لێیدا. ئەم تەکنەلۆجیایە من مەبەستم لایەنەی سلبیەکەیەتیە، لایەنە خراپیەکەی بە شێوەیەکی بەربڵاو کە بەکاری دێنن وا لێکرێت تۆ کاتت نەبێ، چکە خوێنەوە دەبێت کاتت هەبێ. تۆ ڕۆمانێک دەخوێنیەوە خۆ بە سعاتێک یان بە ڕۆژێک لەوانەیە تەواو نەبێ. ئەم تەکنەلۆژیایە وای لێکردووی کاتت نەمێنێ لە بەردەستدا. ئەنی تۆ ئەگەر سەیری گەنجەکانمان بکەی بەڕێگادا دەڕۆی مۆبایلی بەدەستەوە و خەریکی نازانین چی دەکا، بە دوای چیدا دەگەڕێ. زۆر جار من وای لێک دەدەمەوە کەسێک چۆن معتاد بووە بە مادەیەک، بە عەرەق، بە هەر شتێکی تکە کە پێوە معتاد دەبێ، بەنسبەت مۆبایل و تەنانەت کۆمپیوتەریش کە بەردەوام لە سەرەتی جگە لە کارەکەی کە واجبە لەسەر شانی دەبێت لە ڕێگەی کۆمپیوتەرەوە بەجێبگەنی، بەڵام ئالوودەبوون بە تەکنەلۆژیای نوێ بە تایبەتی مۆبایل کە کەم کەس کۆمپیوتەریش بەکاردێنن ئیلا لە شوێنە ڕسمی و داوایرەکان دەبی، وای لێکردیان ئینسانە دا ببڕێ تەنانەت لەگەر خودی خۆیدا. یعنی تۆ بەلات دادێ سەلامی لێ دەکەی
قسەی لەگەڵ دەکەی جارە تاکیزی لەسەرەوەی نەتۆچێ لانی تەمەشات دەکا ئاگای لە تو نییە کە وەڵامی سڵاوەکەت بداتەوە جا ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کە خوێندنەوە یاخود دوورکەوتنەوە هۆگربوون بە خوێندنەوە بگاتەوە واستەی کە ئێستا خەڵک نەخوێنێتەوە یان کە دەشوێنەوە بەو شێوەی پێویستی نییە کە وەکوتم هەشتاکان ئێمە بە دوای کتێبدا دەگەڕن کە کتێبی چاپکراوی کوردی ئەوەی زۆر گرنگ زۆر کەم بوو زۆر کەم بووە تا تۆ کتابێکی باشی کوردی دەخوێن ئێمە ناچارم بۆ خۆش دەزانی پەنامان بۆ زمانی عەرەبی دەبن لە بەوەی سەرچاوەکان بە عەرەبی هەبوون و دەمان خوێندەوە سوودیشمانەوە فرسەتێکی باشیش و بەڕاستیە و دەمکە بۆ خۆ دەوڵەمەندکردن بە ئەدەبیاتی تکە خۆ تیارکردن بە بیر و بۆچینی تکە لە ڕێگای زمانی عەرەبیەوە کە ئەمە هەندێک بۆ ئێمە زیاتر بیر بکەینەوە لەوانێکە ڕاستە ئێستا کتابی کوردیشەیە دەخی کوردیشەیە بەڵام خوێنەرمان نییە خوێنەواری کوردیمان نییە بەو مانایە کە گەنجێکە لەوانەیە گلەیشی لێ بکەن کەم قسەی دەکەم لە زانکۆیە بەڵام وەرە تۆ دەخێشی بدەرە دەستێ برێ بیخوێنەوە بزانم چەند دەتوانانی وەکو خۆی بیخوێنێتەوە ئەمە باسی تێگەیشتنەکە هێر ناکەن چەندە تێدەگەن بۆچی ئەم خولیای داوەتە یان ئارزووی داوەتە شتێک بە دوای شتێکەوە مەشغوڵە کە لەوانەیە نە بۆ خۆی نە بۆ داهاتووی نە بۆ ئێستای سوودی نەگەیەنێ تەنها کاتێکە بەسەر دەباتن و مەسەڵەن ئەجە لە فەیسبووکە لە ئەو وەسایلان کۆمەڵایەت تەکنۆلۆژیایەتکەیە کە خۆی پێوە خەری کردیا دەنا خوێندنەوە نەبوونی خوێندنەوە نییە بەو مانایە کە بڵێن هیچ نەمایە نەخێرەوانەی ئەهلی متاڵا و خوێندنەوەن بایخوان کتێبیش دەخوێندنەوە زەی مامۆستەمە بەپێی ئیحسایەکانی کتێبخانەکان کە پرسیارم کردووە زۆربەی ناوەندی شارەکان ناخوێندنەوە یعنی ئەو کتابانەی لە گەرمیان دەفرۆشری ڕێژەی ئزگار زۆر ئەو کتێبانەی لە سۆران دەفرۆشری ڕێژەی ئزگار زیاتر لە سنتەری شارەکان سنتەری شارەکان لە بەرەوەی باڵێن ئامرازەکانی ڕەفاهیەت و خۆشگوزەرانیان زیاترە لە گەنجێکی کەلاری یان لە گەنجێکی سۆران ینی حتا فرۆشی کتێبەکان مثل لە ڕاپەڕین زۆر زیاتر وەک لە ناو سلێمانی لە گەرمیان زۆر زیاتر وەک لە ناو سلێمانی لە سۆران زۆر زیاتر وەک لە ناو ئەولێر یعنی لە منتقەی شوان زۆر زیاتر وەکو لە سنتەری کەرکوو لە بەرامبەر ئەوەشدا زۆر جاران قسەیەکێ دەڵێن هەمیشە خوێنەر هەبوو بەڵام ئێمە نووسەری باشمان نەبووە یان زای چۆنە یعنی ئێستا معقول چییە ئەو ڕۆژە لەگەڵ شاعری هەولێری مناقەشەی ئەومان دەکرد و معاناتی خۆی باسە کرد بە پارەی خۆی تایپی کردووە پارەی خۆی دیزایانی کردووە پارەی خۆی چاپی کردووە بە پارەی خۆی بەلاشدا بە خەڵک و خەڵکی ناوێ خەڵکی نای خوێنێتەوە ئێمە پرسیارەکەم عکس کردەوە وتم باشە گەز فرۆشێک بە پارەی خۆی گۆشتەکە بکڕێ پارەی خۆی ببرژێنێ و پارەی خۆی زەڵاتەکە بکە بە پارەی خۆی بە پەلاش بڵێ بیخۆن خەڵک نەخوا يعني ئەمە خەرج لێ هەیە یان خەرج لە کەبابەکەی چۆ معقول نیە خەڵک کەباب بەلاش نەخوا بەڕاستی ئەگەر کەبابە دەبێت لە خەڵک یعنی کێشەکە لەوەدایە یعنی زۆر جاران قسەکەش ئەوەیە ئایا ئەمە نووسەرەکە نەیتوانوە ئەو پەیامە بگێنێ یان نووسەرەکە نووسەربوونی خۆی پێ مهمترە لە خوێنەرەکانی ئێستا زۆر جاران ئوستاز لە دیدارێکی شعری دەیبینم مثلا خەڵکەکە هاتوون بۆ ڕێزلان لەو شاعیرەکە نەهاتووە بۆ باڵێن تێکست خوێندنەوەی ئەم خەڵکە لە حەزە دەکەی یعنی سەنترالیزم و مرکزیەتی نووسەر پێدوانیە یعنی نووسەرەکان لەسەر مێنبەرن و هینیش لە چکە دنیای ئێستا وەکو دنیا پێشان نەماوە مامۆستا یعنی کاتی خۆی قەناع شاعیر و فەلاح بوو ئێستا نمایە شاعیر و هەمووی خوێنەرە هەمووی کۆمنتی هەیە هەمووی لایڤەکە هەمووی هینەکە بە دوواداچون دەکەوە دەیەوێت شت فێر بێشێت بزانین ڕاستە قسەی تۆ کە بەوەی کە زۆربەی نووسەرەکان هەندێکیان یان هەندێکیان پیان وایە کە من دقێکم نووسی تەواویدی ئەوە منم تەواو یعنی خوێنەر بە دوایە بگەڕێ و خوێنەر قسەیەکە بوو کات خۆی لە هەولێر دەیان گوت شاعرانی هەشتاکان داگوت ئێمە بە تەماتە فرۆش و فیتر و ئەنە نانووسین خۆ من ئێستاشی لەگەڵدا بێ من هەر لەگەڵ ئەوەم تۆ دەبێ بۆ نخبە بنووسی یعنی چی نخبە تۆ ئەو دقەی دەینووسی جا هەر دقەیەکە شعریە چیرۆکە ڕۆمانە شانۆیە
تۆ بای ئەوەندە هوەری تێدا بێلیەوە کە بتوانێت ببێتە دەقێکی هوەری ڕاست بەڵام بەم شێوازەش نەبێ کە کابرا نەزانی چی دەڵێ تۆ یعنی مامۆستا بەستەکەم ئەوەیە خوای گەورە و گران خوای گەورە کە قورئانی دا بەزاندەوە بە خەڵکی نەگوتووە بڕۆ تۆ دەکتی بخوێنەوە لە قورئان بگە کەچی شاعیرێک لە سێتاخان دەڵێ بڕۆ سیکتی بخوێنەوە تا لەم بگە بەعکسە ئەوە ئاستی ئەم ئینسانەوە ئەم بیر و بۆچوون لێکدانەوەی میسانە شارنێ ڕاز بێ تۆ من هەرچی وتم ڕاز بێ و ئەو هەرچی وتی تو هەرچی وتە ڕاز بێ من هەموو نسبیە ژیان بۆ خۆی نسبی ڕێژەیە دەی مامۆستا ما حەزمان لە شعری زیاترە دوا شعر و دوا پۆستی 2020 لە دوا ساتی ئەم ساڵەدا ڕژا وشە وشە دێڕی شعر و دڵۆ دڵۆ بە سرینی چاوە ئای چەندە دڵڕەقیت لێباری چەندە باڵی پەپولەی ڕۆحت هەڵکروزان چە ئەهریمەن سیفەتێک بووی دڵمت بۆ کام مەملەکەتی مەرگ و بۆ کام دۆزەخ ڕاپێچاوە لەکوێ هاتی هەزار خۆزگە هەر نەهات بای ئەو پەیامە ڕەشانەتم هەر نەدیبا تۆ قەت نابێ دڵ و هەست و ڕۆحت تیابێ تۆ بە تەنیا لەبەر دەچی نەک لە ڕوونی ئاویکانی دەقیان تون لێرەکەوە خەوی عشق تەمەنێکمان لە گەڕەکی هەژاریدا غەریبانە بەڕێ کرد و تۆ بۆ جارێ نەهاتیەوە تا بێرەدا پەی بە کوژراوە یاخیەکان بەسەر شانی خەمباریە ببینەوە ئەو کۆڵانەی پڕاوپڕ بوو لە سۆز لە پاشی ئاخر لێرە ڕێگا درک ڕێژە و من لە تۆدا وجودی خۆم دەبینمەوە هەر کاتێکە فەنابوون بەرۆکم دەگرێ وەرە وەک مناڵی لە سەربانی تاریکەوە هەر خەریکی ژماردنی ئەستێران بین تا لە باوەشتا خەوی عشقم لێ دەکەوێت مانەوە هێند لە وێزگەی چاوەڕوانی دامامەوە تا ڕەنجی هاوڵانی ئەشکەوت نیش بەسەر سیما و ڕوخسارە نە گۆدۆ هات نە حەزرەتی مەهدی و نە تۆ بۆیە لە بێبڕواییم ببوورە گرە و لەسەر جوانیت لەگەڵ مانگدا گرەوم کرد تا بزانرێ کامتان جوانم ئاگادار بە برنەوەی من پەیوەستە بە گەڕانەوەت سۆراخ من و تەنیایی بەو ئەدرێسەی لە نێو چاتا جێپێشت بوو لە سۆراخی تۆ دەگەڕاین سەد مخابن تارماییە دەرگایەکی سەراوی لێ کردینەوە چەپشێ زام هیچ کات بەقەت ئەم ڕۆژانە تەمی ونبوون لووتکەی هەستی غەریبیمی نەپۆشیوە ئازار دەستی ناوەختانەی خۆی نەداوە لە دەرگای داخراوی نامۆییم و من لە تۆوە تێگەیشتم ژیان بەرەو کاڵبوونەوە دەچێ و مانەوەی ئێرە بۆ من لە مردنێکی هێواش و لە کۆچێکی خنچێنەر زێتر نییە تۆ لە خەمی ژێر پێکەوتنی جوانی پاییز و
ڕژانی گەڵا نەبووی حەیف دەزانم فریودانی ناخە ئێوارە پیاسەی سەرشەقامی پیری و هەڵگرتنەوەی ژان و خۆزگە تۆزاویەکانی شادبوونەوە چی دەبوو تۆ بۆ جارێکیش بڕێک گریانی بێشکت لێ وەردەگرتم و بە کەمێک خەندە شاراوەکانی ڕوود دەگۆڕیەوە چیم لە دەست دێ تەمەن شەمەندەفەرێکی سەر هەڵگرتووە و کەم دەوەستێ لەو وێستگانەی تامی دیتنەوەی خۆشی دەدەن بێزارکەر بوو ساتە وەختی میوانداری دوادانیشتن ئای لەو ئێشە چاوم هێشتا تینووی بینینی پێکەنین و گوێچکەم تامەزرۆی بیستنی شەکرە وشەی سەرلێوت بوو بێباکانە چەپشێ زامی گزربوونت لەسەر مێزی ڕۆیشتنە بۆ مندانە چۆڕەماچ سینەت تابلۆیەکە ڕەنجی خەم و بریای منی پێوە دیارە کەون دەبێ لێم دەبمە مناڵێکی جەنەگرت و کڕنابمەوە تا پێم نەدەی چۆڕەماچی مەمکەکان تێپەڕین سەفەرەکانی گەڵای غوربەت لە ئێوارە دیدارێکی ئەم پاییزەدا بە تەنیشت ڕۆحێکی ماندوودا تێپەڕین و هێند پەلە بوون لێوی دانیشتنیان نەنا بە لێوی کوپێک قاوەدا ئاخر ئەم نیشتیمانە هەر گەڕان و هەر سەفەری لێ دەبارێ ئاخ بۆ نەختێ ئاسوودەیی تێیدا بژی دەستەکانتان خۆشبی ماوە ساڵ لە دەست خۆشبی زۆر سپاس کتێبێکی جەنابەتەیە نیشتیمانی شەعری ساڵدانوی پرۆژەی تازەت کتێبی تازە کتێبێشکار شعریە لەژێر ساباتی خەماویەکانە نازم شتێکی وایەکە بزەوە چکە گۆڕانکاریم تێدا کردە لەگەڵ کۆمەڵک بەرهەمی وەرجێدراوی شێکار ئامادەیە بۆ چاپ وەرجێڕانی شعر مامۆستا نا دەخی نووسینن هیچن لە عەرەبیەوە هەندێکی عەرەبی و هەندێکی فارسی بەڵێجار یعنی چیرۆکن پەخشان نا لێکۆڵینەوەن بەز لە بواری ئەدەبین زیاتر لە بواری ئەدەبیات و شعر و دەستەکان خۆشبی مامۆستا جەنابەت هەم کەسایەتیت هەم بەهرەت هەم ئەو قوربانانەی کە من دەیزانم داوتە لە پێناو ئەم نیشتیمان و ئەم خاکە و ئەو عمرەی کە لە ئەدەبیاتە سەرف کرد بۆ ئێمە هەمووی جێگەی شانازیە بۆ ئێمە بۆ منداڵەکانت بۆ هاوڕێکانت بۆ هەموو ئەوانەی دەناسن شایەتی بۆ جوانی کەسایەتی و بۆ ئەو مێژوە جوانە دەنکە هەتە ئەمڕۆ گەورەت کردین بەخێر بێ سەرچاومان بەڕاستی دەرفەتێکی جوان بوو دەمێک و حەزم دەکەێت هە لە نزیکەوە دابنشین گفتوگۆ بکەین دوور لە بەرنامە و ڕستبیانی جاران شەو ڕۆژ دەبێ هەمیشە بەیادەوەی کە لە کوورانەوە بۆ بازار و گەڕانەوە بەناوزانیاریان بۆ تەمان هەر بە پێوەکوێسە سارە یاخی مۆدی بابەتەنە لە گۆڕێ نەبوو لە هەر پێیەکەی خۆمان ئەگەر ئەو ڕۆیشتن و گەڕانە نەبایە ئەوە نەدە دروست نەدەبوو هەموو قسە خۆش و بەسەرهات و بابەتانێک کە باز دەکران بەڕاستی یەشێک لە شانازیەکانی من کە بە ئەو گروپە برادرە دەستە بژێرەی دەکەم کە لە کووران پێکەوە بووین ئێستاش ئەو جۆرە پەیوەندیە گەرم گورترە بەڕێسترە و ئاشقانە تریشە لەگەڵ یەک مثلەن لە هەر شوێک یەکتر ببینین من بۆ خۆم ماوام دەنازانم ئەوانی بەرامبەریشم حتمما دەبێ هەروە بچکە پەروەردەی یەک گەڕک و یەک ژینگەی کۆمەڵایەتی چکە بەڕاستی من لە ژنگەیەکی کۆمەڵایەتی وا پەروەردە بووین
ئاستی بژێوی ژیانمان تاڕادەیە هەمووی لێ مستەوا بوو کەسێکی دەوڵەمەندیان سەرمایهداری وامان تێدا نەبوو مەسەلەن تۆ حەز بکەی کە لە تۆ بەرزترە لە ڕووی کۆمەڵایەتی زۆر سپاس سپاس بۆ گەورەت کردی ئەزیزانم خۆشەویستانم بە ناوی خۆم بە ناوی ئامادەکاری بەرنامە کاکە عەبدوڵغەفار عەبدوڵڵا بە ناوی ئێوەش سپاسی کتێبخانەی ئاشتیەکەین ئیتر تا بێگەیشتنەوەی شتێدا بەرنامەی شتری پرۆگرامی مۆمی بەرهەتاو خواتان لەگەڵ هەر شاد و سەرفراز بن. ڕۆیشت و عەسرێک بە یەکەوە چایەکمان نەخواردەوە لە وێنەیەکی کۆنی هەولێر دابینیم ئەو گەڕەکەی ئێستا تیایدا دەژی شەڵگەی گەنم بوو تا چاو بڕکا ژیا لە وێنەیەکی وەستاودا دەلەریەوە لەوانەیە شوێنی ئێستای خانوەکەتان ئەوسا کەپری چاخواردنەوەی عەسرانی خێزانێکی جوتیار بوو بێ کات تێپەڕی و جوتیار و کەپر و گەنم زەمەن هاڕی و لە یادەوەریشدا نەمانەوە خەمی ئەوەمە دەزانم لە وێنەیەکی داهاتووی هەولێردا پاش 100 ساڵێک کەس نازانێت کەسێک لەم خانوەتان دەژیا بە ناوی تۆ کەسێکی جوان و خەمبار وەک ئەو تاقە گوڵەی مەغریبان لە ناو سەبەتەی گەنجێک بە تەنیا ماوەتەوە کە لە ترافیکدا دەیفرۆشێ پاش چەند جارێک لە سوڕانەوەی بێجە دوای ئەم هەسارەیە بە دەوری خۆردا قەڵات ناوی من و تۆش دەخاتە ناو تۆمارەونەکەی سەنحاری بەوە زیندوێتی قۆڵی سڕبووی بە هێواشی لە ژێر سەرمان دەرهێناوە کۆڵان ماوە و من نەماوەم بێم سەعات لە بازاردا هەیە و مەچەکت نا ملپێزە دوکانەکاندا هەیە و گەردنت نا خەڵک کولیسە و شەربەتی مێوەش دەکردن و منیش لە قەبرێکدا بۆ بیستنی ئاەتێک چاوەڕێی بەرەبەیانی زەژنانم کە بیر دەکەمەوە شانە لە پرچت بە تەمەنترا چەرخی هەڵواسراوی تەنیشت تەواخەکەت لە پەنجەت زۆرتر دەژی لە پێشبڕچەی تەمەن گوارە لە گوێت دەباتەوە جانتا لە پێست و عینەک لە چاوت و پێڵاو لە قاچت نەمرترن کە دڵنیام ئەو پاچە تەنەکەی کە جەڕەسی بەردەرگاتان لە باران دەپارێزێ دەمێنێتەوە و دەنگت ون بووە لە خۆم و دنیا تووڕە دەبم هێتا دەرفەتە بوو ئازیزم عەسرێک چایەکمان بە یەکەوە نەخواردەوە جاوشین و جوانا کەم دەریای پێراوانە کەوتو منێک ێژاوی بێ دەرباز بمیانە هەو چاوەشین و جوانا کەم دەریای پێراوانە کەوتو منێک ێژاوی بێ دەرباز بمیانە خدا خدا رحمة بكى بحالم خدا خدا أتاكو كيب نالم خدا خدا رحمة بكى بحالم خدا خدا أتاكو كيب نالم
شوال بروا كجار رويل روا منغو باسروا كي ورانا وابوي منغا شوال بروا خدا خدا رحمة بكا بحرم خدا خدا أتاكو كيبنا خدا خدا رحمة بكا بحرم خدا خدا أتاكو كيبنا هيدا ديدا هن خوشی دردی دوری وقت جان و دل داره کوا نسیمی صبح دمیم ارزو حالی من بره ایدا هاو شوارم ناركا قلم مسيا بكا لشي ليلي وكان هدي هدي ومتكا هاو شوارم ناركا سرم مسيا بكا لشي ليلي وكان هدي هدي ومتكا خدا خدا رحمة بكا بحرم خدا خدا هتاكو كيبنا خدا خدا رحمة بكا بحرم خدا خدا هتاكو كيبنا بناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێن